ئەو کردەوە دەڵێ بە پێی ڕێکەوتنی ئۆپراسیۆنی مووسڵ لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بە چاودێری هاوپەیمانان هێڵەکانی تەماس لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراق بەو شێوەیە دەمێننەوە کە بەر لە ئازادکردنی مووسڵ لە 2016دا جێگیر بوون. وەزارەتی پێشمەرگە دەڵێ ئێستاش هەردوو لە پابەندی ئەو ڕێکەوتنە دەبن. لەم ڕۆژانەدا هێڵەکانی تەماس بە پێی ڕێکەوتنەکە ڕێک دەخرێنەوە. سیروان بارزانی بەرپرسی مێحوەری گوێر مەخموور لەبارەی گەڕانەوەی هێزی پێشمەرگە بۆ هێڵەکانی تەماس کە بەر لە ڕۆژی دەستپێکردنی ئۆپراسیۆنی مووسڵە بۆ تۆڕی میدیای ڕوودا و قسەی کردووە. بەڵێ ئێستا ئێمە لە قەزای مەخمورین وەکو دەبینن هێزی پێشمەرگە بە سەرپەرشتی شێخ سیروان بارزانی هەمویان لە قەزای مەخمور ئامادەن. دەمەوێت بۆ زانیاری زیاتر و ڕەوشی قەزاکە بسمە لای شێخ سیروان. زۆر سپاس بەڕێز شێخ سیروان کەوا لێرە ئامادە بووی لەگەڵمان. ڕەوشی قەزای مەخمور چۆنە ئێستا؟ وڵی بەداخەوە وەکو دەبینن تۆزای خەڵکەکە هەنی چۆلی کردووە زۆر بە یارە زۆری، بەڵام پێشمەرگەکان لێرەن وەکو جەنابەت ئەبینی و هەروە ئاسایشیش گەڕاوەتەوە. ئێمە هاتین ئێرە و هیوادارین کە خەڵکەکە زوو بگەڕێتەوە ئێرە و ئەمڕۆ کوبوونەوەیەکی بەرفراوان کرد لەگەر هەموو قیادەی لەشکری عێراقی بڵێنەوەی لە مووسڵن و هاتینە سەر ئیتفاقێک ئەو ڕۆژی هێرشەکانی پێش بڵێن مووسڵ لەگە پێشمەرگە کرا لە 2016 و هێڵانەکە لە پێشمەرگە ینی لەسەری بووە و لێەوە بەرە و بڵێن سەهری نینەوە مووسڵ چوبوون کە تا ئەو هێڵانە جێشی عێراقی و ئەوانە بێنەوە ینی سەری ئەوی تریشی پێشمەرگە ئەتوانێت هەر شوێنە بێوێ بمێنێتەوە بە تەنسیق لەگەڵ ئەوانە و تەبیعی ئێمە وەکو مەحوەری شەش بڵێن گوێر مەخمور کێشەیەکی وامان نەبووە چونکە ئێمە خۆتان نەزانن تا ئێستاش یەک ڕۆژیش نەبووە کە مەقەڕی جێشی عێراقی چ لێرە مەسەل ئێستامە مەحوەری بڵێن هی خودی بارگای مەحوەری مەخمورە لە دیوارمان لە بین بۆ بین ئێمە و فەوجی یەکی کە جاران لیوانەوە تۆ یەک بووە ئێستا لیوای 75 هەروە لە خودی بارگای ئێمەش ئێمە ئەسلی خۆی بیناکە هی لەشکری عێراق بوو بەشمان کرد کە وەختی ئەوە بوو چۆلیان کرد کاتی داعش هاتون ئێمە گەڕاینەوە ینی مەقەڕەکە بارگە هەری ئەوان بوو بەشێکی هەر لەگەڵ ئێمە بوون هەتا ئێستاش ئەوانی تریش گەڕاونەتەوە ئەوانەیە کە لێرە بوون لە ناوچەکە بوون لە ژێر دەسەڵاتی ئەوان بوو کاتی خۆی پێش داعش تەبێ پێش ئەوەی کە بەجێ بێڵن و داعش و زۆر بەشیان کورد بوون ئەوانێک کە ما بوونەوە بۆیە تەنسیقەکە هەر بەردەوام بووە تا ئێستاش بەردەوامە. وەڵام ئەمڕۆ خەڵکەکە تەبعاً دوای ئەوەی کە بەداخەوە کە هەندێک لایەن ئەوەی کە کردیان لە کەرکوو خەڵکەکە بێ ئومێد بوو کە پێشمەرگەش تەبیعی ناچار بوو ئەم جەبهانە ئەمر نەبوو کە شەڕ بکرێ ینی پەیامی سەرکردایەتی عسکەری ئێمەوە بوو کە ئاشتای پارێزن و تەقە و شەڕ نەکەن. ئەمە پەیامی ئێمە پەیامی ئاشتیە تا ئەوەی بتوانین تا ئەوەی دێنە سەرێ. بەڵێ کاک سیروان ئەو ڕێکەوتنێکەوە کردوتانە لەگەڵ سەرکردە ئەمنیەکانی هێزە ئەمنیەکانی عێراقی تەنها بۆ مەخمورە یاخود گوێڕ و ناوچەکانی دیکەش دەگرێتەوە؟ نەخێر ئێمە وەکو مەحوەری شەش هەمووی دەگرێتەوە تەنانەت مەحوەری حوت و هەشت و ئەوانەش بە تەنسیق پێمان گوتون بە تەنسیق بێ بەبێت تەنسیق ناوێ بێنە پێشەوە. اینجا بۆیە ئەمڕۆ لژنە دانراوە لژنەی هاوبەش بڵێن دانراون و تەنسیق بۆی ئەوانی تریش بگرێتەوە. ئەی وجودی حەشدی شعبی لەم ناوچانە چۆنە هەیە یاخود ناچۆن دڵنیایدێتە خەڵکەوە حەشدی شعبی ناتوانن زیانیان پێ بگەینێ؟ حەشد نییە لێرە يعني من ناڵێم ئەمڕۆ کۆبوونەوەکی 3-4 ساعتیمان هەبوو لەگەڵ هەموو قیادەکانی عێراقی لەوێ باسی حەش نەکرەوە کە حەش بێتێرە تەنها جێش هاتووە ئەگەر لە ساترەکانی سنووری خۆیان نازانم بەڵام باسیەوە نەکراوە کە حەشت بێ ئیترەوەش بە دەستی منی بەڕاستی قیادی حەشد لە بەغدا بڕیار دەدا کە بیان نەیە بەڵام ئەوەی بە ئێمە گوتراوە ناین. داواکارێکت هەیە بۆ خەڵکی مەخمور و گوێر لە ئێستادا؟ وەڵە داواکاریەکەی من هەر خۆراگر بوونەوەکو هەموو جارێکە نەک لە شەڕی داعش و دەرانەت پێشتریش ئەو زڵمای کە لەسەریان بووە خەڵکێکی بەڕاستی خۆراگرە جێگەی تەقدیرە و ئەوەی کە بووەش بەڕاستی ینی هەڵەیەکە یاخود بڵێ هەندێک لایەن لەو ئیتیفاقە لایەن داواکێکرا بوو بەداخەوە شتێکی ناخۆشە مێژوویە. بەڵام من دەبینم یعنی بە تایبەتی دوای ڕفراندۆم ئاستی کورد چۆتە مەرحەلەیەکی تر لەوەی ئینسانی و ئەمنی نەماوە بیانەوێ نەیانەوێ خەڵک ئێستا پشگیریمان بکەن نەکە بەڵام چووە مەجلس ئەمن و چووە متحیدە خەڵکانێک تێدەگا ئەوەی کە ئێستاش کرا شتێکی نێودەوڵەتی بۆ بەڕاستی بەداخەوە بەڵام
ئومێدم زۆرە ئێمە زۆر شتی لەوە خراپترمان بەسەراتوە گەلی کوردستان خۆڕاگر بووین و باشتریش هاتوونەتە پێش بە هیمەتی خوا ئینشەڵڵا بە کاتێکی زوو ئینشەڵڵا شتی زۆر خۆشتر و باشترمان دێتە دەست. شێخ سەروان کە لەگەڵمان بووی بە وتەی فەرماندا شێخ سیروان دڵنەوەی داوەتەوە خەڵکی مەخمور و گوێ ڕووسەرجەم ناوچەکانی ئێرە ئەوانەی کەەوە ڕۆیشتونیش دەتوانن بگەڕێنەوە هیچ مەترسیەک لەسەر ژیانیان نییە. بەڵێ بەسمە سەرنجدا بنێم لەسەر ئەو شێوازە تازەیەی ڕێکخستنەوەی هێزەکانی پێشمەرگەی کوردستان لەگەڵ هێزەکانی سوپای عێراق لە هێڵەکانی تەمازدا بەپێی ئەو ڕێکەوتنەی کە هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراق بە چاودێری هاوپەیمانان کراوە 15 مانگی دەی 2016 کراوە 1-2 ڕۆژ بەر لە دەستپێکی ئۆپراسیۆنی مووسڵ. ڕێککەوتنەکە دەڵێت دەبێت لەو کاتەوە یانی هێزەکانی پێشمەرگە لەکوێ جێگیر بوون هەتا 15 مانگ ئەوە هێڵی تەماس بێ لەگەڵ هێزەکانی سوپای عێراق ئەمەی دەیبینن ئەم زەردەی کە هەیە باش هەرێمی کوردستانە لە 91ەوە ئەم ناوچەیە بە شەڕ کەوتە بندەستی هێزی پێشمەرگە هەتا 2023 لە 2023ەوە کە حکمی عێراق گۆڕا بە حکمێکی مەزهەبی کە ئێستا حکمی عێراق دەکا شێوازەکە وەکو خۆی مایەوە بەڵام لە شەڕی داعشدا وەختێ شەڕ دروست بوو هێزەکانی پێشمەرگە ئەو شوێنانەی عێراق لە دەستی دابوون گرتیانەوە بە خوێن ناوچەکان خستەوە بندەستی خۆیان خانەقینە کەرکووک مەخمور مووسڵ شنگال هەموو ئەم شوێنانە بە خوێنێکی زۆر خرایەوە بندەستی باشووری کوردستان. ئێستا جارێکی دیکە کە یعنی ئاراستەی ڕووداوەکان دوایەوەی کە حەشتی شعبی و هێزەکانی عێراق هێرشیان کردە سەر کەرکووک گرفتێکیش لەوێ ڕوویدا ئیدی دەبێت دووبارە دەست بە دانوستاندن بکرێتەوە ئەوەی ئێستا لەگەڵ عێراق دەکرێت گەڕانەوەیە یعنی هێزەکانی پێشمەرگە لەگەڵ حکوومەتی عێراق بە پێی ئەو ڕێکەوتنەی هەبووە لەم ناوچەیە دەمێنن هەتا پێش دەستپێکردنی ئۆپراسیۆنی مووسڵ خۆکە ئۆپراسیۆنی مووسڵی دەستی پێکرد هەموو ناوچەکەی کە باشووری کوردستانی هێزی پێشمەرگە خستبوویەوە بن دەستی خۆی لێرەدا ئیدی بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی عێراق دەبێ هەردوو لا هەبن ئەمانەی کە خەتخەت کراون لێرەدا ئەم شوێنانن کە دەبێت دیسان جارێکی تر لەگەڵ حکوومەتی عێراق یا سوپای عێراق و پێشمەرگە پێکەوە لێرە بمێنەوە بەڵام سوپای عێراق وەکو حەجمی گەورە نایەتەوە ڕاستە لە مێک-دوو ڕۆژەدا گەرما و گەرمی ڕووداوەکانی کەرکووکە و سوپای عێراق و حەشدی شعبی دەچنەوە ناوچەکان بەڵام ئەمە ڕێک دەخرێتەوە بە چاودێری هێزەکانی هاوپەیمانان دەبێ هێزی عێراق لەوێ کەم بێ پێشمەرگە لەوێ زۆرینن بەو پێی ناوچەکە کوردستانیە و هێواشیش دۆخەکەی دی دەچێتەوە ئەو ڕێچکەیەی کە باشووری کوردستان کاری لەسەر کردووە خوێنی بۆ داوە شەڕی لەسەر کردووە. ئەمە سەبارەت بەو ناوچانەی کە تازە بڕیارە دووبارە ڕێک بخرێنەوە لەگەڵ حکوومەتی عێراقدا. ڕایان دێلێن گوتەبێژی هاوپەیمانی نێودەوڵەتی دشت بە داعش ڕاگەیان ئەمریکا و هاوپەیمانان بە وردی چاودێری دۆخی هەرێمی کوردستان و عێراق دەکەن ئەو شەڕی لە نێوان هێزە عێراقیەکان و پێشمەرگە لە کەرکووک دروست بوو بەهۆی لێکتێن نەگەیشتن بووە لە نێوان هێزە عێراقیەکان و پێشمەرگە. دێلێن دەڵێت لەگەڵ هێزەکانی پێشمەرگە و عێراق لە گفتوگۆدان بۆ ئەوەی گرژی لە ناوچەکە دروست نەبێت. سەبارەت بە کەرکووکیش ئێمە دەبینین لە 16 ئۆکتۆبەر لە بەهۆی لێکتێنەگەیشتێک لە نێوان هێزەکانی عێراق و هەروەها خاڵەکانی پشکنینی کورد ئەم نەگرژانە ڕوویدا بەڵام بە هیچ شازێک کە ئەو گروپ ئەوە ڕوویدا بەهۆی لێکتێنەگەیشتەوە ئێمە بەردەوام دەبین لە چاودێریکردنی دۆخەکە وەروەها ئێستا سەردەکانی ئێمە لەگەڵ هەردووک لایەن هێزە عێراقیەکان و هەروەها لەگەڵ هێزەکانی پێشمەرگە لە گفتوگۆدان و داوا لە هەردوو لایەن دەکەن کە خۆیان بە دوور بگرن لە بەرگریشەکان ئەو بەرگریشانەی کە هەبوونە وای کردووە کە چاوەکان لەسەر داعش لابچن کە داعش یەکێکە لە ڕەشە گەورەکان لەسەر عێراق. بەڵێ ئەوەی من دەتوانم لێرە بیڵێم و قسە بکەم ئێمە دەبینین هەندێک راپۆرت هەم باس لەوەیان کرد کە دەبینین هەندێک لەلایەن هێزە عێراقیەکان و هەروەها لەلایەن لانەکانی دیکەش لەلایەن لانە کوردەکان و هێزە ئەمریکانی کورد کۆمەڵێک راپۆرتمان پێگەیشتن ئەوەی کە ئێمە بینیمان دەبینی ڕادستکردنێکی ئاشتیانە بوو ئەو ناوچانەی کە لە داوروبەری کەرکووک بوون وەروەها بە تایبەتی دەتوانم لەبارەی بنکەی سەربازی کەیوانەوە قسە بکەم
بکەم ئێمە سەرباسمان لەوێ نەبوو بەڵام ئەوەی کە لەوێ ڕوویدا هێزەکانی دیشە تیرۆر چوونە ئەوێ و هەروە هاوهەنگێکی باشە بوو هاوەنگێک بوو لە نێوان هێز عراقیان و هەروە هێزەکانی ئەمنی کورد بۆ ئەوەی ئەو ناوچەیە ڕادەست بکرێت و دووشتی دیکە چەند ناوچەیەکی دیکە بتوانن ڕادەستی هێزەکانی عراق بکرێت بۆ ئەوەی هێز عراقیان ئەمنیەتی ناوچەکە پارێزن سەبارەت بە ناوچەکانی دیکەی کەرکووکش ئێمە هەمان شتمان بینی ئێمە کۆمەڵێک شتمان بینی وەروە کۆمەڵێک شت باسکران کە لە کەرکووکەوە تۆڕە کۆمەڵاتیەکان باسی زۆر شت کراوە بەڵام ئەو شتانێک کە ئێمە بە شێوازێکی فەرمینەمان بینەوە شتێک بە فەرمینە بووە ئەوەی کە راپۆرتەکانی ئێمە ئاماژەی پێدەن ئەوە بووە کە هەندێک شت ڕووی داوە و ئەو توانایی کە ئێمە لە ناوچەکەدا هەبووە ئێمە وەکو پێشتریش باسم کرد هەتا دوێنێ لە کۆنفرانسێکی ڕۆژنامەش باسمان لەوە کرد کە ئەو بارگشتیانەی کە هەبووە یان ئەو گۆڕینەوەی تەقە و ئاڵوگۆڕی تەقەکە بووە ئەمە شتێک بووە کە باس کراوە خاڵەکان